گۆڤاری نیچەر کۆمیونیکیشن راپۆرتێکی سەبارەت بە مەترسیەکانی لافاو لەسەر ناوچەکانی جیهان بڵاو کردەوە و بەپێی ئەو راپۆرتە نزیکەی 1 ملیار و 800 ملیۆن کەس لە جیهاندا لەو ناوچانەدا دەژین کە مەترسی لافاویان لەسەرە و زۆرینەی ناوچەکانیش دەکەوێتە باشوور و خۆرەڵاتی ئاسیا. توێژەران لێکۆڵینەوەیان لە 188 ناوچەدا کردووە کە بەهۆی گرفتە هایدۆگرافی و کەش و هەوا و گرفتە ئابوورەکانەوە دەکرێت ڕوبەڕووی لافاوی گەورە و مەترسیدار ببنەوە. لە کۆتاییشدا گەیشتونەتە ئەو ئەنجامەی کە لە کۆی گشتی ژمارەی دانیشتوانی زەوی 1 ملیار و 800 هەزاریان لەو ناوچانەدا دەژین کە مەترسی لافاویان لەسەرە و لەو ژمارەیەش 1 ملیار و 600 هەزاریان لەو وڵاتانەدان کە داهاتێکی کەم یاخود مامناوەندیان هەیە. توێژەران باز لەوە دەکەن کە ئەو ناوچانە بە شێوەیەکی نایەکسان بەسەر نەخشەی جیهاندا دابەش بوون، بەڵام زۆرینەیان دەکەونە ناوچەکانی باشوور و خۆرهەڵاتی ئاسیا. لە نێویاندا چین و بەنگلادیش و میانمار و تایلاند و ئیندۆنۆزیا هەن. هەروەها چەند ناوچەیەکی ئەمریکای باکوور و ئوسترالیاش مەترسی دروستبوونی لافاوی گەورەیان لەسەرە. لەو راپۆرتەدا باز لەوەش کراوە لافاو مەترسیەکی گەورە لەسەر چین دروست دەکات. بەتایبەت کە 395 ملیۆن هاوڵاتی چینی لە ناوچەی لافاودا دەژین. ئەو مەترسیە 390 ملیۆن هاوڵاتی هیندیش دەگرێتەوە کە لە کەناری ڕووبار و دەریاکاندا دەژین. بەوتەی شارەزانی بواری ئابووری لافاو و کارەساتە سروشتیەکان با بڕی 9 تریلیۆن و 800 ملیار دۆلار زیان بەو ناوچانە دەگەیەنن کە مەترسیان لەسەرە. داواش لە حکوومەتەکانی ئەو وڵاتانە دەکەن ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ کەمکردنەوەی زیانەکان.